یەکەم ئاماژەی پێش هەموو شتێک ئەوە نیشاندا کە ئیسرائیل جوابدەرەوەی هیچ جۆرە ئیمزاکردنی قەرارداد و یاسایەک و هیچ شتێک نییە. هەر وەختێک پێی خۆشببی ئەوەی کە دەیتوانی و پێی باشە دەیکا بە قازانجی سیاسەتی ئەوڕۆی خۆیان کە سیاسەتی خۆیان و ئەمریکای دەرحقیقەت بۆیش بە شتێ خۆیان لە خەڵک دەدەن، لە خەستەخانە دەدەن، لە مەکتەب دەدەن، لە هەموو جێک هەر ئینگار هەر دڵی مێرولان دەکوژن بەڕاستی. ئەوە زیاتر لە 50,000 کەسیان کوشتە ئێستا جام دەرەوەی کەسیش نین و ئەوەی کە ئێستا دەیانەوێت بیکەن بەشێکی لەسەرەوەیە کە بە دنیاە بەتایبەت لە شەرق الأوسەددا و بەخصوص بە جمهوری ئیسلامی حماس نیشان بدەن ئەوان قسەی خۆیان دەکەن، بربەستی هیچ شتێک نین، ئەوان قسەی خۆیان دەبەنە پێشێ، شەڕی خۆیان دەکەن، بۆمبی خۆیان داوێن و ئەوەی پێیان خۆشبی دەکەن. یەکەمین هەنگاویان بۆ ئەوەی ئەوەیە. بەڵام ئەمریکا باز دەکرا کە ینی ئیدارەی ترامپ دەیەوێت کە جەنگ لە غەزە کۆتایی بێت. پێشتریش تۆ باست کرد کە ئەمە ئەکید ئەمریکای لە پشتەوەیان ئیسرائیلیش سیاسەتی ئەمریکا دەباتە پێشەوە. ئەی چۆن لێرەدا ئەمریکا بێدەنگەکە لە بەرامبەر ئەوەی ئیسرائیل ئاگربەستی کۆتایی پێهێنا؟ ئەوڵەن ئەمریکا چونکە سیاسەتی خۆیەتی بەو بۆمبانە ئیسرائیل دەباتە پێشێ، معلومە مخالف یا دەنگیش حتا وەسەرنانی کە بڵێ بۆ وا دەکەن یا نابی ئەوەی بکەن، ئەو پێی خۆشە ئەو جنایەتانە لێ دەکرێت. لەسەر ئەوەی کە دەیانەوێت غەزە خەڵکی غەزەی بجۆزنەوە، چونکە ئەو سیاستیان هیچ دەوڵەتێکی جددی یا دەوڵەتی منتەقەی نەچوە پشتی، بۆیش قسەکەیان نەیگرت کە خەڵک بجۆزنەوە، بۆیش دەیانەوێت فەزایەکی ملتهب و نیگران کننده و بۆمباران و بێدەرەتانی بۆ خەڵک هەمیشە نیشان بدەن کە خەڵک بخوان هەڵن، خەڵک ببینن فایدەی نییە ڕاوەستان، نەخەستەخانە هەیە، نەمەکتەب هەیە، نە ژیان هەیە، نە کار هەیە. بۆیش دەیانێت ئەو فشارە ئەبە و شێوەیە لەسەر خەڵکی ڕاگرن کە ناچاریان کەن کە بڕۆن، مەجبوریان کەن کە مل بدەن بە ڕۆیشتن. و معلومیشە گەر ئەوان بۆ خۆیان بڕۆن ئەو خەڵکە کە واشی لێ دێ و واش دیاتووە ئیدی ڕوودە هەر وڵاتێک دەکەن. ئەمریکا پێویست ناکە، ئیسرائیل پێویست ناکە داوا لە دەوڵەتش تایبەتی بکە بڵێ ئەوانەمان بۆ ڕاگرنیە، ئەوانە بەخێ بکەن. ئەلانەکان خەڵکێکی بێچارە سەدان هەزار و چەند میلیۆن خەڵک لە منتەقەی هەم بڵاوونەتەوە، هەماڕۆ بڵاوتر دەبنەوە، کەسیش بەرپرسی ژیانیان نییە، بەتەمای ئەو وازایان بجێشتون کە خۆیان بۆیان قوڵقانن. بەڵام پتر لە ساڵێک نزیک بە ساڵ و نیوێک بەردەوام ئیسرائیل چی کردوتە سەر غەزە بە وەحشەنەترین شێوە بینیومانەکە، دەیان هەزار قوربانی وێرانکردنی تەواوی غەزە، تاو ئاستەی کە زۆر وڵاتی ئەوروپی کە خۆیان بە هاوپەیمانی ئیسرائیل دەزانن هاتنە دەنگ، وتیان ئیتر سنوورێک بۆ ئەمە دانین. ئیسرائیل ئێستا دەڵێ من جەنگەکەم هێشتا فراوانتر دەکەمەوە لە غەزەواتە لەوەی کە پێشووتر ڕوویدا و لەوە فراوانتریش. پێت وایە وڵاتانی هاوپەیمانی ئەوروپا بەتایبەتی ئەوانەی ئەوروپا ئیتر پشت بکەنە ئیسرائیل بەهۆی ئەم سیاسەتە نوێیەوە؟ نەکرد، پێم وانییە زۆر ڕەوشن بڵێم کە ئەس قەزا ئەگەر لە بەرچاوی دنیا و بەتایبەت ئەو وڵاتانی ئەوروپایی هەتاان زیاتر لە 50,000 نەفەر کوژراوە، بۆمباردمان کراوە، شارێک و تەواوی ئەو شارانی دەوروبەر وێران کراون لە وەزعیان لە دوای شەڕی دووەمی جەهانی زۆر خراپترە بەڕاستی. ئەگەر بۆەوەی هیچیان نەکرد، معلومە بۆ چەند بۆ میدیکەش ناکرد، ممکنە بەرگ بۆڵە بۆڵ بکەن، ممکنە وەلی بەشی ئەسلیەکەی لەسەرەوەیە کە دەو تەقسیماتی دنیاە و بەتایبەت خاوەنمیانەدا دەیان هەبێ هەر تا دەتوانن ئەو بۆڵە بۆڵەشا فقط بەخاتیوەیە هەتا بتوانن زیاتر ئیمتیاز لە ئەمریکای وەرگن، چونکە دەزانن ئەوە ئەمریکا لە منتەقەی وردە ئیمتیازاتێکی کرد لە ئوکراین داویە بە ڕووسەکان، ئیدی خۆی ملهوڕی ئەسلیە لە خاوەنمیانە. ئەوەی کە لە ئوروپا ئەگەر دەنجێک بکەن و بۆڵەیەک بکەن و قسەیەک بکەن و نیگەرانیەک بە ئیسلاح یا مەحکومیشیکەن هەتا
بەڕاستی بەشێکی زۆری بەشێکی ئەساسی لەسەرەوەیە کە ئەمریکا بە شیوانیش بدە جایدی چۆن بەشیان دەدا و چۆن پێکدەن ئەوە خۆیان دەزانن وەلی مەسەلە ئەوەیە ئەو بەڕاستی ئەو دەوڵەتانی ئەوروپاییش هەر وەک ئیسرائیل یەک زەڕەغەمی خەڵکیان نییە تەنە ساڵێک زیاترە ئەو شارانە ئەو منتەقەیە ئەو خەڵکە بێ و چەند بۆمباران دەکرێن ئەی هیچیان توانیان یا کردیان کە مەسەرەن سفارەتی حتا ئیسرائیل لە وڵاتی خۆیان داخن یا سفارەتی خۆیان لە وڵاتی ئیسرائیل داخن هیچیان نەکردو بۆڵەبۆڵی ئەو سیاست مەدارانە و ئەو نەوع دەوڵەتانە زۆرتر بۆڵەیە بۆ ئیمتیاز وەرگرتن بۆ خۆیان نەک لەسەر ژیانی خەڵکو و گوزرانی خەڵکو و ئەوەی کە خەڵک بێدەرفتانتر دەبن ئەسڵەن ڕەبتی بەوەی هیچ غەمی ئەویان نییە لە غەزەی خەڵک چی بەسەر دێ بەڕاستی ئەگەر هات باو ئەگە یەک زەڕەش خەمی ئەویان باە هەتا عانەکانە حەدیەقەت دەرکەی سپارەتی خۆیان دەبەست لە وڵاتی ئیسرائیل دیان کو دەوی ڕایگری یا ئیسرائیلیان دەردەکرد لە وڵاتی خۆیان چیان کردو تا ئێستا هیچ ئەوەی هەمومان دەبینین لە بەرچاوی هەمومانە ئەو جورە بۆڵەی کە لە هەمووی مێژودا بە تایبەت سازمانی نەتەوە یەکگرتوەکان دەوڵەت ئوروپاییەکان سازمان و ڕێکخراوە غەیرە دەوڵەتیەکانی دیفاع بە ئیسلال حقوقی بەشەر دەکەن هەمیشە بۆڵیان کردووە هەمیشە بەڵێک پرتە و بۆڵە و ئیبرازی نێگەرانی و جاریشتیان ئەو کارەی محکوم دەکەیت وەلی تا ئێستا ئایا واقعان یەک هەنگاویش یەک متر کە هیچ یەک بست هیچێک لەو دەوڵەتانە و ڕێکخراوانە بۆ ڕەحەتکردنی ژیانی خەڵک لە هیچ جێشەڵیان گرتووە نەوەڵە هەمومان دەبینین لە بەرچاوی هەمومان دێ 50,000 نەفەری خەڵکی ئەویش 50,000 ئاماری ڕسمیەکەی ڕقەمە ڕسمیەکەی دەنا زۆر زەحمەتمە زیاترە لەبەر چاوی وان هەموو شەوێ و هەموو ڕۆژێ بۆمبارانەکان دەبینن وەلی هیچیان نەکردن بۆیش ڕاستیەکەی ئەوەی کە مهمە ئەوەی کە جێی سەرنجەوەیە کە ئەو دەوڵەتانە ئەو سازمانانە بە هیچ جۆرێک بەڕاستی جێی ئەرزش و جێی احترام و جێی باوەڕ نین هیچ ئەوەی کە دەیکەن و ئەوەی کە دەوڵەتی ئیسرائیل بە تایبەت دەیکا بۆ قازانجی خۆیانە و چی بەسەر خەڵکیش دێ بەیشتای خوان دەیکەن هەر لە ماوەی ڕابردووە بینیمان لە غەزە بەشێک لە خەڵکی و دانیشتوانی غەزە لە نێو شارێکی ڕووخاودا خۆپشاندانی دش بە حەماسیان بەڕێخست داوای دەرچوونە دەرەوەی حەماس و یعنی ناڕەزاتی بەرامبەر بە حەماس دەربڕا پاش ساڵونیوێک لە جەنگ و گۆردومانی بەردەوامی غەزە ئەم ناڕەزاتی دەربڕینە ئەوەی کە بووە جێی سەرنجی میدیاکانی جیهانیش چیمان پێ دەڵێت یەک توشتی زۆر ئەساسی و پاشمان گرنگمان پێ دەڵێ بەڕاستی یەکیانەوەیە کە هەر ئەوەندە خەڵک جورئەتیان کردووە چاونەترساویان هەبواتە پێشێ نێگەران نەبوون هاتوونەتە دەرێ لە دژی حیماس قسە دەکەن و شعار دەڵێن نیشان دەدا کە چ ڕادەیەک لە نەفرەت لە تووڕەیی لە بێگانەجی حتا حیماس دەگەڵ ژیانی و خەڵکەی هەیە ئەگەر خەڵکی هیچیان نەکتووە بە خاتیوە کە حیماس بەبێ هیچ دەسەڵاتێکی دیکرد لە لای دەستی بەبێت تحملکردنی هیچ نوع مخالفەتێک دەگەڵ خۆی چ لە سەرهی حیزب و سیاسەکان یا تەشەکل یا لە سەرحی کۆمەڵایەتیشدا نایەوێرا ئەو خەڵکە قسە بکەن ئەنعام وردە ئەو خەڵکە دەزانن دەیبینن کە حماسیش بەقەت وەک ئیسرائیل بەڕاستی دژمنیانە هیچ خێری بۆیان نییە ڕابرانی حماس باشترین و دەوڵەمەندترین ژیانیان لە وڵاتە عەرەبیەکانی خەلیجی فارسەیە ژیانی زۆر زۆر گەورەیە و خۆش و پڕیان هەیە و معلومە هیچ خەمی ئەوەیان نییە کە بەڕاستی خەڵک چی بەسەر دێ بوویش ئەنعام کە خەڵک وردە دوای شەڕێک و ماڵوێرانێکی زیاتر لە 1 ساڵ نزیک 1 ساڵ و نیو خەڵک وردە بەوەی دەگەن کە بابە حماسش دەبی بڕوە حماسش دەبی دەستیان لێقەی بکاتەوە بووە کە حتا ئەو بەهانەیەش لە دەست دەوڵەتی ئیسرائیل بێن نەدەرێ کە زاهرەن وایە هەمیشە ئیسرائیل لەگەر بۆمباران دەکاو جێ شوێنێک دەتەقینیتەوە بەو بەهانەیە کە حماسی لێیە یا ئەوە حماسی حمایە دەکەن وەلی
خەڵکی توانە وردە تێگەیشتن کە بەڕاستی مەسەلە ئەوە نییە بۆیش بۆ نەجاتی ژیانی خۆیان بۆ نەجاتی ماڵ و منداڵی خۆیان ئیشی خۆیان ماڵی خۆیان خانوبەرەی خۆیان مەجبورن واقعیەتەکە کەمکە قبولکەن کە بوونی حەماس یەک بەهانەی گەورەیە بۆ ئیسرائیل بۆی کە ژیانیان لە بینبەری دووش بوونی حەماس هیچ بە مانای ژیان خۆشی بۆ خەڵکەی نییە بۆیش تەزاوراتێک کە هەیە بە نەزەری من دەستپێکی تەزاوراتی گەورەتر دەبێەوە نەکجا سرفەن تەزاورات بەڵکو دەستپێکی ئاعترازاتی کۆمەڵایەتی گەورە دەبی کە ممکنە شەق حماس هەڵنەدەن وەلی قبولیان ناکەن لە نێویان دەبمێنیتە وەک جاران و ئیسپادیان لێ بکەن و ئیسپادە لە ماڵ و ژێر زەمین و هەموو شتێکیان بکەن بۆیش خەبەرەکی خۆشە ئەو خەڵکی بێدەرەتانە بەڕاستی دیان قەوماوە شتێکی شوخی نییە وا لە ئەو شارە لە بینچۆکە هەر ئەو ڕۆگە شەڕ ڕاگرن دەست بکەنەوە بە دروستکردنی 50 ساڵیکەوە خۆی لێدێتەوە خەڵک لەوەی ماندوون خەڵک لەوەی وەڕەزن خەڵک بەڕاستی نەفرەتیان هەیە لە ئەو وازێک کە بەسەریاندا تحمیل کراوە لەو لای دەوڵەتی ئیسرائیل لەو لایەش حەماس هەم بەڕاستی حەماسیش لەوێ کەمی نەکردو وەلی هیچ خەبەرگوزاری و قسە و ئەو زۆشتانە نییە کە بڕوا خەبەر لێبێنی بڵێ حەماس چ جنایەتیاکی کردو دەنا ئەوە هەموو کەس دەزانی کە حەماس جنایەتێکی جنایەتکاری بە فکری فەقەت ژیرفانی خۆیانن بۆیش ئەوانەی کە کوژان بەشی زۆریان لە ڕایبەرەکانیان لە ملیۆن ئەورو گەورە ملیاردێرەکانی منتەقەی خاوەرویانە بوون و هەن ئەس جوملە ئیسماعیل هەنیە کە لە خەتەردا نیشت بۆیش خەڵک دەبینن کە ئەوانە بەڕاستی بەکاریان نایەن ئەگە تا دوێنێ لە دینی ئیسلام و سڵبان بوون و فەلەستین بوون و ئەوانەی استفادیان دەکرد خەڵکیان بەرەو خۆیان دەشێشا خەڵکیان ناچار دەکرد بە قسەیان بکەن خەڵک وردەوردەوەی لێڕەوشەم بۆتەوە و دەبینی کە نەخێر ئەو قسانە بێمانان و بەدبەختی و ژیان کۆڵەواری فقط زۆرتر بۆ خەڵکیە ئایندێم ڕووداوانە بەرەو کوێ دەڕۆن ئیسرائیلە هەڕەشەی فراوانبوونەوەی جەنگ دەکات ئەمریکا داوا دەکات خەڵکەکەی بگوازرێتەوە و غەزە بکاتە ڕیڤێرای خۆرهەڵاتی ناوەڕاست خەڵکی غەزە بەرامبەر حەماس خۆپیشاندانی کردووە حەماس داوا دەکات لە موجاهیدون و لە چەکداران و لە کەسانێک کە بەرانگیری خۆی دەزانێت لە وڵاتانی عەرەبی بێنە ڕیزەکانیەوە و مقاومە بکەن چی ڕوەدات لێرە بەدووە بە نەزەری من یەکێک لە ئەو شتانێک کە لە ئەو منتەقەیە کولن و بە تایبەت لە بەداخەوە لەسەر خەڵکی فەلەستین ڕوودەدا درێژەی دڕندەی ئیسرائیلە ئیسرائیل دەست لە درندەی هەڵناگریت چونکە ئەگەر ئیسرائیل دەست لە درندەی هەڵبگری وە لە بۆمباران و لە کوشتنی خەڵک هەڵبگری واقعاً مەیدان دەدا بە حماس بۆی کە دووبارە خۆیان بگرنەوە بۆیش هەم بە بەهانەی حماس هەمیش بۆی کە نیشان بدا لە منتەقە لە کولی خاوەنمیانەدا یا شەرق ئەوسەددا چێک هەڵەگای ئەسلیە معلومە دڕندەی خۆی هەر ئیدامەدا چەندە ئەو بزوتنەوەی کە لە غەزە سەری هەڵدا لە دژی حماس پەرە دەستێنی بەڕاستی هێشتا معلوم نییە چون خەبەرێکی وای لێ نەهاتۆ دەدرێ کە چەندە ڕیشەی هەیە چەندە ڕیشەی دافتاوە لەنێو خەڵک و فقط ئەمەی دەبینین لە خەبەرنگارەکان و هەموو ئەو ماڵتی میدیادا کە دەبینی خەڵک تووڕەن لە خیابانن لە شەقامن ئەوە چەندە درێژی نێوی معلوم نییە لاشی دیکەشی هەیە ئەویش جمهوری ئیسلامیە جمهوری ئیسلامی هەتا پێی بکرێ هەتا بتوانی ئەو وازەی غەزە هەروە بلا تەکلیف ڕادەگری هەروە بێدەرەتانی ڕادەگری چونکە بەدبەختی خەڵک بۆمبارانی خەڵک کوژرانی خەڵک هەتا جیرانی خەڵک هەمیشە بە قازانجی ئەو هێزانە ئەس جملە حماس و جمهوری ئیسلامی تەواو بووە دەرنەتیجە بەشێکی دەگەڕێتەوە کە جمهوری ئیسلامی چی بەسەر دێ بەڕاستی باوەڕ بکەن پێم وایە خۆم شەخسەن باوەڕم بۆیە کە ئەگە جمهوری ئیسلامی بڕوخێ یا زعیم بی زۆر بە قازانجی ئەو خەڵکەیە کە نەفرەت و تووڕەیان لە دژی حماس شێوەری ناوێرن هیچ بڵێن بۆیش پێم وایە لە قەراغەوەی کە ئەو بزوتنەوە ئەو جێریانە هەروە دەستە پێش بەداخەوە ئەو بۆمباران و کوشتن و
بڕین و ئەو هەڵاو بگرە دەستە پێش بەشەشی بەرچاوی دەبیتە مەسەلەی ئاوارەیی خەڵک بەداخەوە ئەوەی کە لە شوێنی ژیان و شاریان دەبن مەجبور دەبن بڕۆن لایەکی وەیە لایەکی دیکەشەوەی حماس جمهوری ئیسلامی ئەو وازە هەر درێژدەن بە هەر جورێک بتوانن حەو دەدەن درێژە بدەن بەرەی ڕووبەڕۆژ ئەوەی کە خەڵکە ئەوەی کە بەرەی ناڕزایەتی لە حماس و لە ئیسرائیل و لە جمهوری ئیسلامی ئەوانەیە چەندە قەوی دەبی ئومیدوارم واقعان بەدڵ ئومیدوارم کە ئەو جبهەیە بەهێزبی چونکە هەتاوان بەهێزتر بن جبهەی حماس و جمهوری ئیسلامی و حتا ئیسرائیلیش دەستی خواردتر پەیدا دەکەن وەلی هێشتا ئەوە نەبووە ئاسۆیەکی گەورە لە منتەقەدا بۆیەش بەشی زۆری بەداخەوە کەوتۆتە دەستی معاملات و مزاکراتی بینی دەوڵەتەکان هەتا لە ئەمریکا ڕابگرە کە مرەتەب لەوێن هەتا دەوڵەتی ئیسرائیل و ئەو دەوڵەتانی لە دەوروبەرن بۆیش پێم وایە بەداخەوە وازێکی زۆر زۆر ناخۆش وازێکی تاڵ و وازێکی ناڕۆشن هەیە فعلەن هەر ئێستا لە ئەو منتەقەیە چی بەسەر دێ پێم وانە کەس بتوانی بەڕاستی ئاوا بە شێوەیەکی ڕۆشن بڵێ ئاوای دێ چونکە وازەشی زۆر ناڕۆشنە ئەمریکاش معلومە دەسەڵ ناگرێت